چین و لۆلۆ فادەکوێزانی هەوڕانەدانەمە خوا قەزان سەرێنێمە و بانی هەیدادەی بێداد کەس دیار نییە کەس لە دەردی کەس بمرمە خەوەرێدار نییە ماشینێ هاتووە باڵاکەی ڕاشەیە ماشینێ هاتووە باڵاکەی ڕاشەیە وەی ژندار و بێژن وەڵە دڵیان پێی خۆشەیە وەی ژندار و بێژن وەڵە دڵیان پێی خۆشەیە ئۆهۆی گوڵێ زەونەکەی دەسمازی دەرهەمە هەتا ئەیوڕی خوا قەزای بەو بانی سارمەوە جووتێکە و شەڕەش هەژدە قرانی ئەو شەب و ئامینەی بیوا بۆکانی نەمەلێنە قاڵە پێش قاڵە سۆنەیە نەمەلێنە قاڵە پێش قاڵە سۆنەیە هیچ کەسێ نازانێ وەڵە دەردی دڵ چۆنەیە هیچ کەسێ نازانێ وەڵە دەردی دڵ چۆنەیە ئۆهۆی گوڵێ گۆیژە لە سەری سلەیمانیە یاری قەباریگەی بمرمێ کانێسەکانی من چوم بۆ نەوشار وەنیازی قەدیم لاڵ بم لە زوانم لێوێ بارینیمە هەیدادەی پێدەدە گیاناکەی گیانم هەیدادەی پێدەدە گیاناکەی گیانم منی کوشتووە وەڵە ئامینە خانم منی کوشتووە ببرم ئامینە خانم ئۆهۆی گوڵێ یەخوا دەنگت نەڕزێ دەنگە خۆش بێ کاکە بەڵێن بەڕاستی تایبەت بوو ئێوەشمان دوو نەبن زانیاریمان پێشکەشێکی کێ و توێتی تەکستەکەی هەر زۆر زۆر جوان بوو ما بەرهەمی سەید محەممەدی سەفاییە پێم وا بێت تێکستەکەش هەر تێکستی خۆیەتی تۆش زۆر زۆر تایبەت بووتەوە بەڕاستی هیوام حەقێکی بچووکمدا بێ پێت شکات مامۆستا سەید محەممەدی سەفایی تەنها خۆی دەفەکەی زۆر بە شێوازێکی جوان وتبووی بە یارمەتیم هاوڕێ خۆشەویستانش کە ئەو مۆسیقایان مۆیدانە بە هیوام بەرگێکی جوانمان واتە خۆی لە ئەسڵا هەر بە دەفێک و خۆی گۆرانەکەیوتەوە باشە دەنگە خۆش بێ کاکە داستان باسی دەفی کرد با کەمە قسە لەسەر ئامێری دەف بکەین لەگەڵ تۆیە دەف ئامێرێکی کوردیە بەڵێ دەف ئامێریشی کوردیە لە هەر لە کۆنەوە لە پێش ئەوەی ئاینی ئیسلام بێت و لە دینە جیاوازەکانی نەتەوەی کووردە ئامێری دەف بەکارهاتوو کاکە ڕێوەم بۆ پێکەنی زۆر باشە چۆن کەسێک بزانێ ئەم دەفە دەفێکی باشە لەگەڵ دەفێکا کە باش نەبێت چ جیاوازیەکی هەیە ئەم دوانە خۆی دەف لە بە دوو شێواز دروستەکرێ یان ئەبێت پێستەکەی پێستی دەستکردە یان پێستی سروشتیە بەڵام لە ئێستا پێستی سروشتی بەکار نایەت ئەویش ئەگەر بەکار بێت تۆزێ زەحمەت ئێستا بۆ نمونە ئەم ئامێری تومبەکەی من هەموو داقی خەریکی گەرم کردن ئەو هیتەرەوە هێناوە لەگەڵ ئایتر
ئەبێ دایمە خەریکی بووی لە ئێستەیە ئەم جۆرە پێستانە بەکارێت پێستی ئەشیعە بەکارێت کە نایلۆنە هەر پێشی ئەشیعە کە زۆر باشە یعنی باشترێکە لەوەی کە تۆ هەموو لە ڕووی دەم و ئەوانەوە هەمان پێسەکە خۆشترێکە 100% پێسەکە خۆشترەکە بەڵام ئەو تۆزی ئەرکوشتی زۆرترە بەڵام بۆی کە ئێمە دەفێکی باش جیاکەینەوە باشترین دەف ئەوانن کە بۆ نمونە شێوازەکەی نازانم چۆن پێتان بڵێم شێواز کەمەکەی لە کەسێکەوە ئەم کەمەی لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ بۆ نمونە ئەمە من بۆ قیاسی دەستی خۆم دروست کراوە لەوانەیە دانێکی تر حەس بکات کە کەمەکەی تۆزێک پانتر بێ یان بچووکتر بێ یان باریتر بێ بەڵام ئیتر دەف ئەگەر هات و دەفێکی باش بێ ئەبێ کەمەکەی سووک بێت و پتەویش بێت زۆر باشە دەستە خۆش بێ کاکە داستان سوپاس بۆ ئەوەی کە هەندێک زانیاریت لەسەر ئامێری دەف بە ئێمە و بەبینەران بەخشین